سڵاو ئیسلامی سیاسی لە ماوەی 100 ساڵی تەمەنیدا چی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە لە ڕووی ژنان، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە؟ ئایا دنیای بەرەو پێشکەوت و خوازی برد یا بەرەو دواوە گەڕانیەوە جارێکتر؟ بینەرمان بێت. لە ماوەی نزیک بە 100 ساڵی سەرهەڵدانی ئیسلامی سیاسی وەک پارت و ڕێکخراو و کۆمەڵەی جیهادی و بانکخوازی بەردەوام لە قۆناغە جیاجیەکانی مێژووی خۆیدا هەم خۆی تووشی کێشەی گەورە بووە، هەم کۆمەڵگای لەگەڵ گرفت بەرەوڕوو کردووە. مێژووی ئەم 100 ساڵە لە جیهاندا مێژووی داهێنان و دۆزینەوە و پێشکەوتنی جۆراوجۆر بووە لەسەر هەموو ئاسە جیاوازەکانی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری و ئابووری. بەشێکی زۆری دەوڵەت و کۆمەلگاکان کەوتنە ناو سەردەمی پێشکەوتنی زانستی و تەکنەلۆژی و هەر کامێکیان بە جۆرێک لە جۆرەکان هەوڵیاندا خۆیان و کۆمەلگاکانیان لەگەڵیدا بگونجێنن. بەڵام ئیسلامی سیاسی یەکەم کاری ڕوبەڕووبوونەوە بۆ لەگەڵ ئەم سەردەمە و هەوڵی ئەوەی داوە کۆمەلگا بگەڕێنێتەوە بۆ سەر مۆدێلێکی دیاریکرا و کە وەک لە ئەدەبیاتی خۆیان داناسراوە بە سەردەمی سەحابەی ساڵح و سەرەتاکانی ئیسلام لە دوورگەی عەرەبی. ئەوە جگەلەوەی تێگەیشتن و ڕاوەشیان بۆ دەقی قورئان و فەرموودا زۆر جار لە جیاتی لە پێناو گونجاندن بێت لەگەڵ پێداویستیە مادی و ئابووری و کۆمەڵایەتیەکان و چارەسەری کێشە سەرەکیەکانی وەک هەژاری و برسێتی و نەزانی بووە بە ئامرازێک بۆ پەلکێشکردنی کۆمەلگا بۆ ئەو چوارچێوە فکری کە خۆیان ئامادەیان کردو و بەشێکی زۆری لە مێژووی تێگەیشتنی پێشینیان و زانایانی کۆن وەرگیاوە. دەپرسین پارتە ئیسلامیەکان چیان پێشکەشی کۆمەلگای خۆیان کردووە و لەکوێدا توانی ویانە ببن بە بەشێک لە چارەسەر بۆ کێشە جەوهەریەکانی کۆمەلگا؟ ئایا لە بنەڕەتدا خۆیان توانای پێشکەشکردنی دەستپێشخەریان نەبووە یان دەسەڵات و حکوومەتە باڵا دەستەکان دەرفەتیان پێنەداون؟ ئیسلامی سیاسی هەر لە سەردەمی ئیخوان موسلیمینەوە تا ئێستا مەبەستمانە لەوەتی کە هاتوون با بڵێن کۆمەڵێک گۆڕانکاری، کۆمەڵێک چالاکی بەربڵاو بوونێکی فراوان لە دنیاە. تۆ پێت وایە بڵێن ئیسلامی سیاسی چ دەستکەوتێکی بوو لەم ماوەیە؟ ئایا لە ڕووی سیاسیەوە توانیوێتی پێشکەوتن با بە دنیای ئیسلام و بە جیهان؟ ئەگە تێڕەمانی گشتی بکەیت بۆ هەموو وڵاتە ئیسلامیەکان دەبینی ینی ئیسلامیەکان لە زۆر وڵات پێشکەوتون ینی لە انتخاب بژاردنەکان ناڵێن وەک ئەوی پێشکەشی دنیایان کردو مەبەستمەوەی. ئەخر پێشکەشی دنیا تۆ ئەبێ دەرفەت بۆ بەرامبەرەکەت بڕخسێنی بۆ ئەوەی چی پێشکەشکە، یعنی لە بوار نیشتمانەکەیە بزافە نەتەوەیەکەیە ئەو کاتا توانین بڵێ ئەو پێشکەش کردووە لە هەر شوێنی لە هەر جێگەی ئیسلامی سەر هەڵەدا دەبینی ئینقلابێکی سەربازی بەسەریاکرێت. مستر شایەتە، تونس شایەتە، ئەفغانستان شایەت، لە هەر شوێنی سەری هەڵداوە بینیمانە ینی ئەوان ئیسلامێکی سیاسیان وەکو سعودیە گەرەکە ئیسلامێکی سیاسیان لەوانی ئیخوانوانەیە نەگەرێک بێ لەبەرەوەی لە تێڕەمان لێ بچون نەزەڕێتەکەیانە بەگشتی لەوانەیە جودا بێت لەگەڵ خەڵکی دیکە. دابێنە سەر نمونە باسی ئەفغانستان کرد. ئەفغانستان ماوەیەکی زۆر ئیسلام بڵین تالیبان حکمیان کرد، چیان پێشکەش کرد بە دنیایان؟ ئەزانین چۆن ئەمە خۆی ئەفغانستان ئەو خەڵکی ئەفغانستان و تالیبان وانە خۆیان جواب بنەوە بۆ خۆیان دیال وەڵامیان شەیە، بەس ئەو پیلانگیێڕیە دەربارەی ئەمانیانی 11 سێپتەمبەر کە کراوە، 11 سێپتەمبەر کە کراوە ئەو پیلانەی کەوا دەربارەی ئەوان و ئەو هێزە زەبەلاحە بێن و ئەو ملیۆنەها خەڵکە کە لە ئەفغانستان ئاوارە و کوژرا و ئەی باش ئەوە تو چی دەرفەتێک پێداوە بۆەوەی ئەو خزمەتی بکای سێ وەکو کوردستان، یعنی ئیسلامی سیاسی لە کوردستانە چی دەرفەتێکی پێدراوە؟ ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی وەکو ئیسلامیەکان بەگشتی لە سەرەتای هەفتاهۆشت تاکو ئێستا کە ئەلانی جیهاد ماکتول ئیخوان جیابوونێتەوە ئەلان جیهاد مەکدە بەرامبەر حزبی بەعەز دەیان قوربانی ماداوە لە کەرو قوربانی ماداوە، ینی لە بزافی ڕزگاری خوازی گەلەکەمانە خوێنمانەوە بەشدار بووینە وەکو سۆزە نەتەوەیەکە. باش شتەکە بچووک نەکەینەوە لە کوردستانە. من مەبەستم ئەمەیە مەسەڵەن لیبرالیزم ئەوە پێشکەشکردنەکانی ئەبینین، مارکسیزم و چاک و خراپەکانی لە سۆڤێت و لە چین و لەمانە پراکتیزەکردنی ئایدۆلۆژیاکانی ئەمان بینیوە. خاوەنی شتێکن چاکێ خراپ. ئیسلامی سیاسی خاوەنی چییە؟ مەسەڵەن ئێمە نمونەمان ئەو ئەفغانستانمان هەبوو، ئەوە پاکستان بە جۆرێک لە جۆرەکان، ئەوە سوودان ئەندەنوسیمانەیە مالیزیامان هەیە، ئەوان شتی باشیان پێشکەش کردووە. ئەمە ئەوانەی کە ئیسلامێکی تەقلیدی سەلەفی سیاسیان پێشکەش کردووە. بەڵام تۆ لەسەر مالیزیا ئایا تۆ مالیزیا ناو ئەنە ئیسلامی؟ مالیزیا نەشریعەتی ئیسلامی تەطبیق ئەزاین چۆن تورکیا چۆن ئەوانە ناو بنین ئیسلامی بیکە ئەف بمبڕە بیکەنە مڵچێک لەسەر ئیسلامی سیاسی بەچ ئیسلامی سیاسی و لیبرالی و سۆسیال و هەر هەمووی
دەراوێشتەی ئەو کۆمەلگای کە تای دروست ئەبێ ئایا ئەم کۆمەلگای ئێمە بەگشتی چی پێشکەش کرد بە مرۆڤایەتی ئایا تو هەنێنەتەوە هەیە کە ناوچەکەی ئێمە و ناوچەکانی دیکە یاژین بارین بەسەر کۆمەلگاوە یاخ زۆرمان هەیە ئێستا بۆنەدە کێشە ناوچەکەیە خەڵکیانەیە نەتەوەیەکن دوو نەتەوەن سێ نەتەوەن ئەبینی دەیان کێشیان بۆ نەتەوەکان دیکە دروست کردووە ئێستا بۆ نمونە چەند وڵاتێکی عەربی تەماشاکەی دەسوێردانەکە لە وڵاتەکانی دیکەی وڵاتێکی دیکە غێر عەربی دەسوێردانەکە عیلاقەی بەوەتانی دەرفەتت پێ نادا دەرفەت پێ نەدا تو چۆن بتوانی شتێ پێشکەکەسە بۆ لە مالیزیا بۆ لە ئەندەنووسیا کاوان سۆفی گەرایەتی هەیە تۆزێک خۆگەلەکەی بسڵمانە تەماشاکەی خۆ حکومە دەگەیت نە لیبرالە نە سۆسیالە نە شوعیە و نە هیچ شتێ تەماشاکەی منافەسەی یابانەکە منافەسەی ئیسرائیلەکە ئیسلامیش نییە بەڵام خۆ ئێمە لە چوارچێوەی درێژە پێدەری ئەو قوتابخانەی کە گشتی پێڵێن ئیسلامی سیاسی و ئیسلامیەکان ئەمان ئێمە تەواوکەر یەکترین بمبورە ئەخستا نمونەی مالیزیا کە هێننەوە نە تەطبیقێکی شریعیتە نە کابرا خۆی ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی بە دژایەتی ئیسلامیشی نەکردووە باشە خۆ کەس دژایەتی ئیسلامی نەکردووە بەڵێ بۆ نمونە ئاتۆ پێتوە مصر دژایەتی ئیسلامەکە دژایەتی ئیخوانەکە لە کاتێکە ئیخوان حیزبێکی سیاسی ئەوێت دەسەڵات پیاکە ئەمیش حکوومەتێکە و دەسەڵات تەسلیم ناکە مەسەلەکە هەر ئەم گەمەیە یعنی تو ئەکەیت حساب لەسەر ئیسلام و کوفر یعنی بەم شێوەیە ئەزانی چۆن ماوسە سۆران یعنی شتێکی پێڵێن سراعی ململانی ئەمە سراعی حەضارات چەندین قەرنە و پێ و دەناڵێرە هەر لە کۆنەوە تاکو ئێستا عەبدولفەتاح سیسی لە من سەلەفیترە ئەخ نا چۆن عەبدولفەتاح سیسیە چۆن یعنی ئێستا زین العابدین و عەبدولفەتاح سیسی و معمەر قەذافی و ئەمانە بە سەلەفیە لە ئیطاری ئیسلامی سیاسی ئەژمێردرێن ئەبەدەن باسی ئەوانم نەکرد ئێستا عەبدولفەتاح سیسی ڕێگەیەکی تەواوی کردوتەوە سەلەفیەکان بە ئارزوی خوانیشەکەن تەنانەت کەسانی وەکو ئیسلام بخێری وەکو ئەوانەی کە ئیسلامێکی نوع بە شێوەیە قساکەن هەمویان یا سجن کراون یا لابراون لە یاڵام یا دوورخراونەوە ئەوە خودی عەبدولفەتاح سیسی نییە ئەوە عەبدولفەتاح سیسی ئەوێ جۆرە ئیسلامێکی سیاسی تەوزیف بکە بۆ مەرامەکانی خۆی مەسەلەکە سگرائی سیاسیە ئەکید یعنی خوای گەورە خۆی فەرمی وجعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا إيه باشا ما يعني سيسي شيطانة نا اما صراعي ازلي ما وصل بين هني من الملايين اللي قال خدي خوتها هي هاني من الملايين اللي قال كومالجاي هاني من الملايين اللي ناو او بيجا او جنجايا تيها اجيب بتي ونتي من الملايين كان ناو خدي حزبك ناو خدي كتليك ناو خدي كيانك بلان كرسياركي من نيه اما اسلامي سياسي شي نمونيه شي بيشكش بالدنيا كرت لبواري سياسي كومالاتي تا خلق بلان اشهد بالله يعني اسلامي يعني بەڵام پرسیارەکە توانین عکس بە شێوازی بکەین چ دەرفەتێ لە چی وڵاتێکە بۆ ئیسلامی سیاسی ڕخساوە تا پێشکەش شت بکە لە هەش وڵاتێکە ئیستا تو تەماشا و نەیتوانیوە لە ماوەی 100 ساڵە لە شوێنەکە دەسەڵاتی بێ نا ئیستا خۆی ئیسلامی ئێمە شەرت نییە مامۆستا ئیلا خودی ئیسلامی سیاسی من ئەڵێم پێت ئەڵێم درێژە پێدەری هەموو ئەو ئیسلامیانین ئەو خەباتە میێژووی کە ناو ئیسلامە هەیە ئێمە درێژ پێدەری ئەوان سە بۆ نمونە بە ساحەبی ئەوانە منش ساحەبی ئەوم محەممەد عەبدەس ناوان نییە ئەخ لەوانەیە لە بیر بۆچینێکە لە بابی عەقیدە لە بابی ڕێگەدەری ئەحمەدی کوڕی حەنبەل و شافعی و خەلیفە هەموو یەک مەدرسەیە بەڵێ ئێستا ئێمە وەکو بزنەوەی ئیسلامی وەکو ئیسلامیەکان خودی خۆمان ئێستا ئێمە درێژ پێدەری وەکو خەباتی مێژوونیە بۆ خۆت عەرزکە ماوەساگیان ئێستا ئێمە وەکو کوردی وەکو ئیسلامیەکانی کوردستان خۆمان بە درێژە پێدەری خەباتی نەتەوەی شێخ سەعیدی پیران و ئەوانە ئەزانی مامۆستا ئەوە خەڵکی دیکە چۆن باسیەکە بۆ خۆی ئەوی بخە بخاونی من خۆمەکەم بە خاوەنی لەبەرەوە ئەی باشە حزبە لیبرالیەکانی کوردستان ئەوانی کە ناوخۆیانەوە دیموکرات و خەڵکی دیکە ئایا خۆیان بە تەواوکەری ئەوانە ئەزانن نەخێر چۆن ئێستا حزبێکی لیبرالە حزبێکی علمانیە دەرفەت نادەن مامۆستا تۆ بتەوێ ئێستا لە کوردستانە من یەک شتێ بۆ دەڵێمەوە ئێمە حزبێکین چەکمان هەگردووە چەکمان هەبووە وەکو لەلایەکەوە کە خەباتێکی سیاسی چەکداریمان هەبووە هەر لە کۆن و لە کار ڕژێم بەعسی و تاکو ئێستا سەنەماوە لە دوای 2023ەوە خۆ دەزانین چۆن پرۆسەکە بەڕێوە چوو ئێمە ئەم حزبە توانیمانن لەگەڵ ئەوەی کە خۆمان هەمانە بۆ چوون حزبێکی مەدەنیش بین تەماشای نۆ لە نۆ کابینەیە ئێمە لە 5 کابینەیە وەزیرمان هەبووە خزمەتمان کردەوە بۆ گەلە کێشەی ژن وەک کێشەیەکی سەرەکی کۆمەلگا و لەوێشەوە ڕەوت و پارتە ئیسلامیەکان چۆن لێڕوانراوە ئایا هەوڵیان داوە لە سروشت و تایبەتمەندیەکانی ئافرەت بە تایبەتی لە سەردەمێکی تەواو نوێدا تێبگەن یان بەردەوام هەوڵیان داوە ئەو تێگەیشتنە کۆنە بە سەرژندا بچەسپێنن کە عەقڵی نێرینەیی بەرهەمی هێناوە ئیسلامی سیاسی ماوەی 100 ساڵە لەسەر ئەم شەقامی ئیسلامی جیهانی ئیسلامی ئیشەکە و ئیدعاە وەکە کە ئەو نوێنەری زیندووکردنەوەی ئیسلامە پێت وایە لە ماوەی ئەم سەدەیەدا
با بڵین جارێ لە بواری ژنانە ئیسلامی سیاسی چی پێشکەش کردو ئایا ئەوەی پێشکەش کردووە نوێنەری ئیسلامە یا ڕای خۆیەتی با بڵین لە ڕاستیە ئەوەی کە قسەکردن لەسەر ئیسلام ینی قسەکە جا بکرێتەوە یەکەمیانەوەی کە ئیسلام چییە و ئیسلامی سیاسی چییە ئیسلام ئەومە باز لە ئیسلامی سیاسی بڵێ ئەخر پرسیارەکە ینی ئەبێ تانوپۆکی لەکتری جاکرێتەوە بۆی وازەح بە کاتێکە جواب دەکرێتەوە ئەوەی کە لە ئیسلامە پێشکەش کرێ حاڵەتێکی ڕۆحانی پاکبوونەوەی دێکی دەرونی بەخشینی ئاسوودەیەکە بە تاک لە پەیوەندیکی ڕۆحی بینی خۆی و ئەو زاتەی کە لەسەر و ئەوەیە و کە دەستی گرتۆ بەسەر ژیانێ ئەمە ئەگەر بۆ دیوەیە سەیری بکرێ و میراتێکی گەورەی ئەو کللتورەش هەیە کە بەفعلی بەم دیوای ڕۆشتۆ بۆ نمونە ئەوانەی کە لەسەر سۆفیزم قسەیان کردو ئەوانەی کە لەسەر ئەو مەسائلە ڕۆحیانە قسەیان کردو ئبن عەرەبیت هەیە لەسەر دیوە فەلسەفەکەی ئبن ڕۆشدت هەیە قسەیان کردووە بەڵام ئەمەی تریان کە قسەی لەسەرەکرێت کە ئیسلامی سیاسیە و کە تەمەنەکەشی یەکجار بەو دەرەجێ زۆر نییە بقە ئەم کللتورەی تر کە ئیسلام خۆی هەیەی ئەوەی ئەوان پێشکەشیان کردووە هەر لەو سەرەتایەوە کە لە ئیمامی بەناوە دەست پێ بکەین ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێ ئەوە بۆ کە قسە لەسەرەوە کراوە کە ئیسلام وەکو ئایدۆلۆژیایەکی لێکراوە ئەلێرانەیە کێشەکە ئەوەیە لەو ئیسلامە جیا ئەبێتەوە کە پەیوەندی ڕۆحیەکەیە کە لە بینی تاک و زاتێکی ئیلاهیایە کە ئێوە خۆی بناسێ و زاتە گەورەکە بناسێ لە بواری ژنانە چیان پێشکەش بە ژنی مسلمان ئەخە خۆی ئەسڵەکە ئەوەیە جارە باسی ئەوە بکەین کە ئیسلام بوو بە ئایدۆلۆجیا چی ئەوێ لە حقیقەتە ئەم مرۆڤێکی ناوێت کە بیر کاتەوانێ بەردەوام ینی شتێک نییە لە بینی عەقڵ و نەقڵا بێت بەردەوام ئەبێتەوە لە ناو تێزەکان و لە ناو دەقەکانی نەقڵابی ئەوانەی کە پێشتە وتوانە لەمە غیابی کەواتە ئیسلام خۆی وایە لەو کاتێ ئەگەر چی ئەڵم کەواتە ئەمە تاوانی ئەو چیە تا ئەوە ئیسلام خۆی وا داواکە و ئەویش بەپی دەقەکانی ئیسلام ئەوە ڕەنگە بەشێکی وەڵامەکە بێت لەوانەیە مەسەلەن ئیسلام داوای ئەوە ئەکات کە ئیلتیزام کا بە کۆمەڵێک لە ئەو سروش و ئەو شتانی کە لەناو خۆیان هەیە ئیلتیزاماتێکی هەیە کە بە حەڵاڵ و حرامەوەیکە بەڵام کێشەکە لە ویانانیە کە تۆ بەس دقێکت هەیە کە لە کاتێکە هاتۆتە خوارەوە و بۆ زەمانێکی دیاریکرا بۆ کێشەکە لەوایە کاتێک کە ئەم دقە جارێکی تر ئەخوێنرێتەوە لەلایەن کیوە ئەخوێنرێتەوە ئایا ئیسقاتاتی چی ئەچێتە سەری ئایا ئەو کەسانە چۆن بیریان کردووە ئیخوان مسلمین و ئیسلامی سیاسی بەگشتی چیان پێشکەشی ژن کردووە یانی یایەکی جیهانیان هەیە ویستم لەوێەوە قسەکە بکەم کە چی ئەوێت خۆی ئەم ئیسلامی سیاسی کە ئایدۆلۆژیایەک دروست ئەکا کە ئینسانێکی ڕۆبۆتی لە قاڵبیرا و دروست ئەکا کاتێک کە پێی وایە کە ئەبێ هەموو شتەکان لە لیستی حەڵاڵ و حرامە کۆ ببێتەوانەیە کاتێککە ئەمانەی ئەوێت لێرانەیە ئینسانێک نامێنێ بۆ بیرکردنەوە مامەڵی عەقڵی ئەنجا لێرەوە ئەم ڕسمە بۆ هەموو مرۆڤەکان ئەمە بەم شێوەیە ئەگەر ئەمە بگوێزیتەوە ئەنجەبی بێتە سەر ئافرەت کە لە کاتێکا لە زۆربەی کۆمەڵەکانە ینی بە درێژاییکی گەورەی مێژوویی ئافرەت ئەو دەسەڵاتی نەبووە کە بتوانێت لەسەر زاتی خۆی قسەکە ئەم نمونەی تایپی ئەرکیتایپی مرۆڤ بوونە کە ئایدۆلۆژیای سیاسی ئیسلامی دروستی کردووە ئەگوێزرێتەوە بۆ کێش بۆ ئافرەت لەبرەوە ئافرەتەکان لەویانەیە ئەوەندەی ڕۆڵی چالاکانیان هەیە بۆ لە بروی ئافرەت لەژێر گوتاری عاتفیە زۆر ئەجوڵێ یعنی گوتاری عەقڵی لە بروی ئێمە هەر لە ئەسڵە لە ئیسلامی سیاسیە گوتارێکی عەقڵیمان نامێنێت هەموو ئەو گوتارانەی کە پەخش ئەکرێتەوە گوتارێکی عاتفیە کە پەیوەندی هەیە بە ئەوەی ئەگەر باشترین بی ئەچیتە بەهەش ئەگەر ئەم شتانە بکەی ئاوەهات لێ دەوڵەتی ئیسلامی ئاوە لەبرۆ ئافرەتیش زیاتر ئەچێتە ژێر ئەم کاریگەرەوە لەبرۆ لە قاڵبانی ئافرەت من پرسیارەکەم زۆرتر ئەمەیە ئایا لە ئیسلامی بە گشتی توانیانە ڕوئیایەکی کەونی بۆ ژن دروست بکەن ئێمە لەو لە مافی ژنانمان هەیە مەسەلەی فیمینیزممان هەیە ئەمان هەر پێت وایە هەر ناخولن ناو خولگەیەکی قەدیمە مەسەلەن تازە زانان باسی ئەوم بۆکە کە لەگەڵ هێناسپێنە فتوای تریشمان بۆ یەکێتی ژنان ئەوانە هەمووی داخرێن دووست پێی فتوای ترا کە ژن بەبێ مەحرەم نابێ بێتە دەرەوە نابێت لە دائیرە لەگەڵ پیاوە بێ پێتوانی ئەمە وایە بەفعلی ئەوە کێشەکە لەوەیە کە تۆ مرۆڤێکی ڕۆبۆتت دروست کردو لەژێر بابەتێکی ئایدۆلۆژیا ینی معاملەی لەگەڵا ئەەکەیت و پێڵیت ئەبێ ئەم شتانە بکرێ وەگوتم ئەمە مشکلەکە چیتر کاتێک ئەم وێنەی بۆ ئافرەتە گوێزیتەوە کاتێ ئافرەت خۆی لە زەمانێکا لە شوێنێکا زۆر لە سەیتەرەکان لەژێر دەسەڵاتی خوانی عەفوم بکەی با تەرتیبی ئینەکە تەواو بکەین لەبەرەوە کاتێک کە ئەمەد لەگەڵا کرد زیاتر ئەو لێسەنەوەی ئازادی و فکرکردنەوەیە
لە ئافرەت ئەسەنرێتەوە لە بەرامبەر ئەوەیە کۆمەڵە شتی تری پێ ئەدرێت کە ماندووکردنێتی لە خولگەیەکە بەبێ ئەوەی کە ئێستا مەسەن هەر لەناو بڵین یەک گرتووی خۆمان لێرە لە کوردستان لەناو عالەمە ئەو ئافرەتانەی ئەو ژنانی کە لەناو ئیسلامیا بوون توانیوانە ببنە دکتۆر توانیوانە ببنە ینی بێنە دەرەوە لە ماڵ ئەخە خۆی کێشەکە ئەلێرانەیە تۆ پێ دوا بێت مرۆڤایەتی من بز بەوەیە کە من پیشەیەکم هەبێت ئەمە مرۆڤبوون و معاملێکی عقلی نییە لەگەڵ منە چونکە ئەو کاتە من بەس مجرد زاتێکم لەسەر ڕێگایەک بۆ دیاری کردوم پێوتومە ئەگەر ئافرەتێکی باش بێ ئەبێ میهنەیەکی باشە هەبێ لە حاڵت لە کاتێکا من کەڵکەڵە و سروشتی نەکەڵکەڵە و سروشتی ئافرەتێتی بوونی من تەنها لەوەیان نییە لە برەوەی هەر ئەم ئافرەتەیە کە پێی و تۆ وەرە ببە بە پزیشک دواتر فتوایەکی بۆ دەرئەکاڵە نابێ لەگەڵ ساق تەکسیەکە بڕۆی ئەمە مانای وایە کە زەوتێکات و جارێکتر منصفیش بین ئەوەی باسی ساقی تەکسیەکە ئیسلامی سیاسی نییە ئەو ئیسلامە تەقلیدی بەڵام هەموو باگراوندێکی لەو چەشنان هەیە و بیریشە نەچێ یعنی خۆ ئیسلامی سیاسی لەکوێ هاتۆتە دەرەوانە لە فتواکانی ئیبن تەیمیەوە هاتۆتە دەرەوە لە هەموو ئەو فتوا وەهابی و جۆرە عەجیب و غەریبانی کە چیان ویستو خۆیان ئیتر بە پیاو سالاری خۆیان بە قسەیان لەسەر کردو بە تێڕوانینی خۆیان بێ بۆ دنیا لەوە هاتووە لە بواری جلوبەرگە تا ئێستا ئیسلامی نەیتوانیوە لەو تەقلیدە تێپەڕێکە 1400 ساڵە هاتووە پێت وایە ئەوە دواکەوتوی ئەوانە یا ترسیانە لە کۆمەڵگە کە ناتوانن لەو قاڵبە بێنە ئایدۆلۆژیای خۆیان وایە یەک ئەوەی کە بالفعل دائیمەن ئەیانەوێت تێکستەکان چۆن لە کات و بۆ کات و شوێنێکی دیاریکراو هاتوون هەروەهاش بیەنن جارێکی تر دووبارەی کەنەوە بەدەر لە هۆکارە کۆمەڵایەتەکان جوگرافیەکان هەر شتێکلەوە دوو ئەقلێتێکی وانە هاتۆتەوە لە ئێستاە کە سەر لە نوێ ئەم بابەتە بخوێنێتەوە سێ لەو مەسلەی دەستگرتن بە و کللتورە کە پەیوەندی بە جلوبەرگەوە هەیە یانی بەشێکی گەورەی خزمەتی پیاوە یان پیا و پێی وایە ئەبێت ئافرەت خۆی پێچێتەوە بۆی خۆی غەزڵ بەسەر نکات یعنی تۆ مڵتەزیمی لەسەر ئەوەی بالفعل ینی خۆی ڕێک ئەمە کێشەکەی ئەگەر من خۆم پێچمەوانە ئیتر غەزڵ بەسەر لەکوێ ئەمێنێتەوە بەڵام نە ئافرەتەکە بۆچی لە برەوەی ئەم هەیمەنەتی دەسەڵاتی پیاوە وەک گوتم ئەوە بەدەر لەوەی ئافرەتەکان خۆشیانوان بۆ نمونە کێشەکە لەوەیە چەندین ئافرەتمان هەیە ناو ئیسلامیە لە هەر لە زەینەب غەزەلیەوە هەتاکو ئێستا ئەوان خۆیان لە پیاوەکان توندڕەوترن کاتێک کە با بڵێن بیرۆکەیە کاریگەری ئەبێ لەسەری لە پیا و با بڵێن مجاهیدترێکە بۆی سروشتی ئافرەت بەم نەوعەیە ینی کاتێک توند ئەیگرێ لەبەرەوە نەک ئەوەش کێشەکە ئەوەیە ئافرەتەکانیش پەروەردەیەکی پیاو سالارانەی با بڵێن پیاوانن لەبەرەوە کاتێک کە ئافرەتی غەڵەتەکە ئافرەتەکان تونترێکن لەسەری هەتاکو خەتای نەدینەونە خەتای ئافرەت خۆیەتی لەم حاڵەتێ خۆی مەسەلەکە ئەوە نییە کە خەتای ئافرەتە لەبەرەوەی تۆک ئافرەت لەناو بۆشاییان ناژی لەناو مجتەماژی لەناو مجتەماع تۆ چی دەرخوارد ئەی لە پەروەردە چی فێر ئەەکەی ئایا فێری ئەوەی ئەەکەی کە خۆی بیر بکاتەوە ذاتی سروشتی خۆی بناسێ و ئەنجە لەسەر ئەساسیەوە معاملەکە یان تۆ بە ئامادەکراوی کۆمەڵە شتت هێناوە پێی ئەبەخشی بەناوی عیبە بەناوی هەر شتێکی ترەوانێ لێەوە ئیتر ئەنجا ئەویش جارێک ترەبێتەوە بە ئامرازێکی تر بۆ ئەو مەکینە گەورەی کە خەڵک قاڵبەکە. تونند و تیژی کۆمەڵایەتی و لەوێشەوە تونند و تیژی سیاسی لەکوێی پرۆژەی ڕەوت و ئاراستە هزریەکانی ئیسلامی سیاسیدایە. ئایا لە ماوەی زیاتر لە 100 ساڵی سەرهەڵدانی پارت و گروپە جیهادیەکاندا توانراوە عەقلانیەتێکی نوێ دروست بکرێت کە هاوشانی کێشەکانی کۆمەلگا بڕواتە پێشەوە؟ ئیسلامی سیاسی لە ماوەی 100 ساڵە وەک کۆمەڵی سیاسی گروپی سیاسی حزبی سیاسی کاری کردووە پێت وایە ئەو ئایدۆلۆژیا سیاسی کە ئەم گروپە یا ئەم ڕەوتە پێشکەشی جیهانی کردووە بە گشتی پێشکەشی مرۆڤایەتی کردووە چەند سوودی هەبووە یا زیانی گەیاندووە بە مرۆڤایەتی بەگشتی ئەلبەتە هەر بزودنەوەیکی سیاسی هەر بزودنەوەیکی خاوەن ئایدۆلۆژیا و خاوەن ڕوویایەک بۆ ژیان کەدێتە ئاراوە معالەجەی یەکێک لەو گرفتان ناکە کە لەناو کۆمەلگایە معالەجەی کۆمەڵە گرفتەکە بە بڕای من ئەوەی کە مەفروض بوو بزودنەوەی ئیسلامی سیاسی لە سەرەتای سەرهەڵدانیەوە بیکا ئەویش تێپەڕاندنی بەشێکی زۆر لەو جۆرە گرفتانەی ناو فکری ئیسلامی و ڕوئیای ئیسلامی خۆی بوو کە بە درێژایی چەندین سەدا لە حکومڕانی ئیسلامی لە شارستانەتی ئیسلامی کەڵەکە بوو بە معنایەکی تر
گونجاندنی ئیسلام بوو لەگەڵ مۆدرنیتا گونجاندنی ئیسلام بەس بوو لەگەڵ بەعکسەوە تۆ پێتوانێت ئیخوان یەکسەر ئەگەڕێتەوە بۆ خلافەت نەک بەرەو پێش بێت بەڵێ بەرەو داواچێ؟ ئەمە ینی پێشکەشکردنی مۆدێلێکی تازە لە وشیاری دینی کە ئەم مۆدێلە گونجاو بێت لەگەڵ بەهاکانی مافی مرۆڤ لەگەڵ عدالەتی ئیجتیماعی لەگەڵ دیموکراسی لەگەڵ کرانەوە بە ڕووی کولتور و بەهاکانی بەهاجیاوازەکانی مێژووی ناو کۆمەلگایە بەڵام ئیخوا مسلمی کە دروست دەبێت بە پێشەوانەوە قەش لەسەر ئەو ڕەسیدە کولتوریەدا ئەکوتیەکە بەرپرسیارە لە دروستکردن و کەڵەکەکردنی دەیان قەیرانی جۆراوجۆر لە مێژووی ئیسلامە ئەوەی کە ئیخوان مسلمی خاوەنی گۆمێکی پیس ئەوەی کە من ناوی نانم گۆمێکی پیس بەقەت ئەوەی ناوی دەنێم کۆمەڵێک چەمک و پرەنسیب کە بەرپرسیاری سەرەکی بوو لە دواکەوتنی عالمی ئیسلامی لە دواکەوتنی عقلی مرۆڤی مسلمان ئەو چەمکانەوە کچی ئەو چەمکانە وەکو کارکردن لەسەر نصوصی ئاینی بەبێ بەکارهێنانی عقل و زاڵبوونی تێزی نەقلانێت لە خوێندنەوەی دەقەکانە بەبێ ئەوەی عقل وەکو مەرجەعێکی ئەساسی لە خوێندنەوەی دەقی ئاینیان عملی لەگەڵ کرێ زیندووکردنەوەی کۆمەڵێک چەمک لەوانە دابشکردنی کۆمەلگا بەسەر کوفر و ئیمانە بەسەر حەق و باتڵە بەسەر کۆمەلگای جاهیلی و کۆمەلگای ئیسلامیە کۆمەڵێک مەفاهیمی لەم شێوەیە کە بە درێژایی مێژووی ئیسلام کۆمەلگای ئیسلامی گرفتار کردبوو تووشی پارچە پارچەبوونی کردبوو وە کردبووی بەدایک بۆ دەرکەوتنی کۆمەڵێک گروپی توندوتیش لە ناو مێژووی ئیسلام و دواتریش خودی ئیخوان مسلمین بەهۆی پێداگری لەسەر ئەم چەمکانە بوو بەدایک بۆ دەرکەوتنی گروپە توندوتیشەکانی تر دەرهاویشتەکانی گروپی توندڕەوی هەر لە جیهادی میسرەوە هەتا ئاگاتە داعش هەر دەرهاویشتەی ئیخوان مسلمین و بەڵێ بە بڕوای من ئەو تێزانەی کە ئیخوان کاری لەسەر کردووە وەکو حرەکەیەکی ئیسلامی کاریگەر و بەهێز لە جیهانی ئیسلامیە و لە شوێنی تریش ئەوەی لای ئەبوو عەلای مەودودی هەیە و تا دواتر درێژ دەبێتەوە تا لای سەید قوتب دابشکردنی کۆمەلگا بەسەر مجتەمەعی جاهیلی و ئیسلامیە تەثبیتکردنی وەلا و بەڕا لە عەقیدەی ئینسانی موسڵمانەوە بەشێک لە عەقیدە کە دەبێت ڕقی جێرانەوەی خلافەتی ئیسلامی لەکوێ ئەمە خۆی عرضت بکەم ڕقی هەبێ لە هەر کەسێک کە ناتەبابێ لەگەڵ پرەنسیپی ئایدۆلۆژی ئەمە بە پێچەوانەشەوە ئینتیمای مطلقی بۆ گروپی خۆی هەبێ کە پێی وایە گروپی وەلا و خەیرە ئەم دابشکردنە دوجار حرەکەی جیهادی ئیسلامی لە میسرە لەسەر ئەم بنەمایە دروست دەبێ و هەر ئەساسەن دروستبوونی هەموو گروپ ڕادیکاڵەکانی تریش تا دەکات بە قاعیدە و تا دەگات دواتر بە داعشیش لەسەر ئەم بنەمایە دروست بوون کە بریتیە لە وەلا و بەڕا بریتیە لە جێهێشتنی کۆمەلگای جاهیلی ئیسلامی سیاسی نەیتوانێت دنیابینیەکی سیاسی فراوانی جیهانی پێشکەش بە دنیای ئیسلام بکە بەعکسەوە جێراوێتەوە بەرەو فەوزە من پێم وایە کە ئیسلامی سیاسی سەرکەوتوو نەبووە لە بەرهەمهێنانی تێگەشتنێکی عقلانی ئینسانی مەدەنی لە ئیسلام کە ئەم تێگەشتنە بتوانێت معالەجەی بەشێکی گرنگ لەو کێشە و گوێر و گرفتە کەڵەکە بوانە بێ کە بە دێژایی 1000 ساڵ زیاتر لە مێژووی ئیسلامە کەڵەکە بووە و جیهانی ئیسلامی غەرقی دواکەوتنێکی گەورە کردووە بە پێچەوانەوە ئیسلامی سیاسی ڕۆڵی هەبووە لە زیندووکردنەوەی ئەو کولتورە کەڵەکە بووە ئەو کولتورە توندوتیژە ئەو کولتورە نەعەقلانیە بەسەر جیهانی تازە بەس مامۆستامت تۆ پێتوانێت هەر ئیسلامیەکانیش کوڕی ئەو کۆمەلگانن کە تیاژین ئەو کۆمەلگان خوان ئەوا سەری دینەکەن یعنی ئەگەر ئەوان بیانەوێت دەرچن لە ئەو چوارچێوە تەقلیدیەی کە زانایان بە گشتی دروستیان کردووە پێتوانێت تووشی تەکفیر و تەفسیق و تا ئێساش سەلەفەکانی سعودیە لەسەر ئەوەی کە ئیخوان باسی دیموکراسی دەکەن تەکفیریان دەکەن ئەوەش پێتوانێت بەشێکە لە مەسەلەکە کە دەور و بەرەکە نایڵێ لە ڕاستیدا بێگومان هەلومەرجی کۆمەڵایەتی هەلومەرجی ئابووری هەڵ کۆمەلگایەک تەسیری هەیە لەسەر لەدایکبوونی هەر بزوتنەوەیکی سیاسی و لەدایکبوونی هەر بزوتنەوەیکی سیاسی بەڵام لە قیادەی هەر بزوتنەوەیکی ئایدۆلۆژیا هەر بزوتنەوەیکی سیاسی مەفروزە کۆمەڵێک عەقڵی درکەری تابێ بە واقع عەقڵی درکەری تابێ بە مەرجەمێژوویەکانی گەشەکردنی هەر کۆمەلگایەک ئەگەر ئەمە ڕوونەدا بۆ هەتایە ئەم دەیمومەیە بەردەوام دەبێت کۆمەلگایەکی دواکەوتو نخبەیەکی دواکەوتو هێزێکی سیاسی و ئایدۆلۆژی دواکەوتو بەردەوام بەرهەمێنێ و ئەمە هەتایە بەردەوام دەبێت تا زمانێکی درێژ گرنگە ئەم عەقڵە لە مێژووی ئیسلامە لە مێژووی ئیسلام دابڕاو نییە لە ڕوتی عەقلانی و لە ڕوتی گەشەکردن هەر پێش دروستبوونی ئیخوان مسلمین لە کۆتایەکانی سەدەی 19 ئەم جۆرە لە بانگەشەی هەبوو لە ناو ئیسلامە لای محەممەد عەبدە و نەیانتوانێەوە پێگەیەک بخوان دروستکەن لە ناو کۆمەلگا نەیانتوانیەوە بەڵام بە نەتیجە تێزێک بووە بۆ نمونە عەرزت بکەم محەممەد عەبدە لە بیداتی تەفسیرەکە ئەڵێ خوا لە قیامەتە
لەسەر ئەو کتێبە محاسبەی ئینسان دەکات کە ناوی قورئانە نەک لەسەر ئەوەی کێچی وتووە کێچی نەوتووە یعنی ئەم قسەی محەممەد عەبدا وڵاتم بدەیت ئەم قسەی محەممەد عەبدا تێزێکی زۆر گرنگە بۆ تێپەڕاندنی هەموو ئەو ئەسەرە کولتوریانەی کە دنیای ئێستای جیهانی ئیسلامیان دو پرسیارمە بێت تۆ سێر سەرەکەین لە سەرەتای سیەکانە عەلی عەبدوڕازق کتێبێکی زۆر سادە ئەنووسێ ئێستا کە ئەیخوێن تۆ زۆر سادەیە لەسەر ئەوەی کە خلافە شتێکی دنیاویە نەک دینی تەکفیریەکان دەری ئەکەن لە جامیای ئەزهار لەقەبی عیلمی لێ ئەسەنەوە طبعاً ئیخوان موسلیمینیش دژی هەر ڕائەوەسن بەڵام حکوومەتی میسر و ئەزهەر یعنی بوعدە دینیەکە و بوعدە سیاسەکە زۆر بەتوندی دژی ڕائەوەسن کەواتە ئیخوانیش یا ئیسلامی سیاسیش بەگشتی ناتوانین لەو بوارە دەرچن من ڕەم وانە من پێم وایە ئەگەر ئیخوان موسلیمین وەکو حرەکەیەکی سیاسی و خاوەن پێگا خاوەن جەماوەرێکی ئیسلامی بەربڵاو لەسەرەوە تا کۆتایی جورئەتی اجتهادکردنی هەبایە لە کۆمەڵێک مەسائلی فکری تازەیە وردە ئەم فکرانە لە ناو گروپی خۆیان لە ناو جیهانی ئیسلامیە تەطبیع دەبوو بە بەشێک لە وشیاری گشتی بەڵام لەبەر ئەوەی هەر ئەساسن خۆی دروستبوونەکەی قاچی لەسەر ئەو کولتورە داهاناوە کە بەرپرسیارە لە جەهالەت بەرپرسیارە لە دواکەوتویەکی گەورە لە جیهانی ئیسلامیە بۆیە ینی هەر ئەساسن بوونەی عەقڵی بوونەی وشیاری ئەم حرەکەتە منهەجی ئەم حرەکەتە مەجاری ئەوەی تێدا نەبۆ خوێندنەوەیکی تازە بۆ دەغەکان بهێنێتە ئاراوە. ئیسلامی سیاسی هەم بەرهەمی کۆمەلگای خۆیەتی و هەم کۆمەلگا کاریگەری لەسەردادەنێت کاتێ سیستمی سیاسی بە ئایدۆلۆژی بکرێت و دەرفەتی یەکسان بە هەمووان نەدات لە چوارچێوەی یاسای مەدەنیدا ئەوا توند و تیژی دەبێتە دەرەنجامێکی هەمیشەیی.